سڵای خی گەورەتان لێبێ دوای ئەوەی کەوا دوێنێ لە شاری بەغدا پاڵاوانێتی تێنسی عراق کۆتایی پێهات لە شاری هەولێر نۆ یاریزان بەشداریان کردبوو لە پاڵاوانتێکە محەممەد ئەبوزێد توانی لە یاری کۆتایی لە عەبدوڵڵا عەلی بباتەوە و بە دوو کۆمەڵی بێ وەڵام دەتوانین بڵێن بە ئاسانی سەرکەوتنی تۆمار کرد ببێتە پاڵەوان و ئێستا محەممەدم لەگەڵدایە دەمەوێت هەستی ئەو بزانین کەەوە دوای ئەوەی بۆ پاڵەوان کاک محەممەد سڵاو لێبێ سەرەتا بە خێراتنەوە دەکەین بێگومان ڕێگای بەغدا ناخۆشە بۆ هەولێر کەمێک ماندوو بووی دوای گەڕانەوە چیت هەیە لەسەر پاڵەوان بوونت وەروە تا چەند دڵخۆشی کە خەڵاتەکەشت لەلایەن عەدنان دەرجال یاریزانی پێشتروی بەناوبانجی هەڵبژاردەی عێراق لە سەرەتادا زۆر سپاس بەخوا کە توانیم لەم پاڵەوانەتە پلەیەکەم بەدەستمێنم کام پاڵەوانتە نزیکەی 100 یاریزانتیدا بەشداری کردو لەسەر ئاستی عێراق کە پاڵاوتم بوو بۆ ئەوەی 5 یاریزان سەر بخەن کە لەو لایش 5 یاریزان دەتە دە یاریزان تقریبا هەفتەیەک تا دوو هەفتەی تر هەر لەوێن دەر معسکەر تەمەنیەکە لە بەغدا دەچمەوە بەغدا دوو هەفتە نزیکەی ترێنی کامپێک دەکەین و دواتر بتوڵێک دەکەنەوە بۆی لەم دە یاریزانە 4 یاریزان بۆ دیڤسکا بەسەر بخەن ئینشاڵڵا منیش لەم 4 یاریزانە دەبم بەڕاستیە زۆر سپاس ڕانەرەکانیشم دەکەم مامۆستا ناسر و مامۆستاڵەوە زۆر سپاسی باوکم و دایکم و براکانم دەکەم بەڕاستی زۆر پشتگیریان کردم و هانیان داوم و زۆر سپاس دەبۆ یەکێتی تێنیسی هەولێر ڕێکخراوی یاریزانی تێنیسی کوردستان کە زۆر پاڵپشتیان کردمەوە لە منداڵیەوە لەوەتی لە منداڵەوە لەگەڵ من و ماندوم و زۆر سپاسی ئەوە یەکێتی تێنیسی هەولێر دەکەین کە مەلعبەکانیان لە بۆ ئێمە واڵا کردو زۆر سپاسی مامۆستا ناسر و مامۆستا بژار مامۆستا ڕێبین دەکەین کە نزیکەی هەفتەیەک توانیان بۆ ئێمە یاریگاکان واڵا بکەن بۆی تەمرین لەسە بکەین و لەگەڵ عەدنان دڵجاریس کە توانی بمە پاڵەوان 700,000 دیناری عێراقی توانی خەڵاتم بکات و دیارەکی لەلایەن زانکۆیەکی بابلەوە کە 100,000 تێدا بوو و زۆر سپاسی مامۆستا ناسریش دەکەم کە چەندین خەڵاتی گرنگی دامێ بۆ نمونە تیشێرتێک و تۆپ و گێت و گریپ و زۆر شتی تریش و توانیمان لە کاک فارس بەسەر بکەین کە وەکو دوو یاریزانی کوردەرەوە لەم تەمەنە تاکە یاریزانی کوردم کە بتوانم پلەیەکەم بەدەست بێم لە ئاستی عێراق کاک محەممەد بەدەر لەوەی پێشتر لە دەروی عێراق یاریت کردووە لە ئاستی تەمەنەکان بەڵام بۆ یەکەم جارە لە ناوەی عێراق لە یاریگای هاردکۆر یاری هەڵە نەبم چه هەستێک هەبوو کە لەو یاریگایان یاریت کرد وەروە کەشوهەوای بەغدا تا چەند ئەستەنجی بۆ دروست کردووی بە تایبەتی لە ڕۆژ یەکەم و دومی پاڵەوانتێک دەتوانین بڵێن بایەکی بێزارکەریشی هەبوو بەڵێ بەڕاستی یاریگایەکانی بەغدا کە عەدنان دجال نوێی کردبوو بەڕاستی یاریگایەکان زۆر خۆش بوو هیوادار مەروایە یەکێک لە گەورەکان ئاور لەم یاریە بداتەوە بۆ یاریگایەکان نوێژەم بکرێتەوە و پەرەی پێ بدرێت و بەڕاستیە ئەم پاڵەوانێتە کە لە ڕۆژ یەکەم و دووەم سێمی پاڵەوانتەکەت باەکی زۆر هەبوو نزیکەی 32 کیلۆمەتر بوو لێ کاتژمێر زۆر بە قۆدوەر و زۆر سوپاسی یانەی هەولێریش دەکەم بە تایبەت دکتۆر عەبدوڵڵا مەجید کە پاڵپشتێکی زۆری کردی وەکو سەرۆک و بەڕاستی سوپاسی مامۆستا ڕێبینیش دەکەم کە دوێنێ زۆر لەگەڵ ماماندی بوو کە هات بۆ بێوێندەر وەکو ڕاگەیاندکارێک و زۆر سوپاسی مامۆستا بێزانیش دەکەم کە بە هەموو شێوێک ئاگیان لەم بۆ زۆر سوپاس دەستەکانت خۆش کاک محەممەد من دەمێتن ڕای باوکی کاک محەممەد جوێگرم کاگە بزێت کە بێگومان لە یاری تێنسی سەرزەوی نزیکە کاگە بزێت تا چەند دڵخۆشن کەەوە کوڕەکەتان بۆتە پاڵەوانی عێراق وەروە چه هەوڵێکی بۆ دەدەن کە هەر وەکو دەزانین لە مانجی حەوت دوو پاڵەوانێتی تر لە شاری هەولێر دوو پاڵەوانێتی گەورە بەڕێوە دەچێروە محەممەدیش بێگومان ئەو بەربژێریە لە پێشەکەوە یەکێک بێتن لە یاریزانانی هەڵبژاردەی عێراق لەوێشەوە لە بەغدا جارێشتر دەتوانین بڵێن چەند یاریە گەنجان دەدا بۆ ئەوی ببێت یاریزانی هەڵبژاردەی عێراق چ ئامادەکاریەکی بۆ دەکەن وارە چۆن پاڵپشتی بوونە بۆ ئەوی بگاتەوە ئاستا سەرەتا بە خێراتتان دەکەم سوپاس بۆخوا کە محەممەد ئەنجامەکە چاوەڕوان کرا بوو بەس ئەلحەمدولیلا سەرکەوتوو بوو بەڕاستی ئەمە خۆمان باش ئامادەکرد بۆ ئەم پاڵەوانەتیە پێشم پاڵەوانەتیش 15 ڕۆژ پێشم پاڵەوانەت بەشداری کرد بوو لەبەرەوە یەکەم جار بگوت بەشداری بکە هەم لە یاریگاکەی لێ ڕابێ هەم کەشوهەوایەکەش پێش سەفەرکردنیشی ئەمە لێرە ئامادەکارێکی زۆر باشمان کرد بوو هەفتە و کێش پاڵەوانیتەکە ڕۆژە بوو بەیانیان دەچوو 2 ساعت تەمرینی دەکرد عسران دەچوو ساعت و نیوەک تەمرینی دەکرد شەوێش ساعت و نیوەک یعنی ڕۆژ بوو 6 ساعت تەمرین دەکرد
لەبەرەوەی پاڵاوانەتیەکان ڕۆژانە زەختەی زۆر لەسەر ڕۆژێ دوو پاڵاوانەتی لەسەریەکە و کەشوهەوایەکی بەغداش گەرمە پێویستە یاریزان خۆی وها ئامادە بکە کە لەوێن دەریا هەرچەند یاری دەکا ئاستی لێهاتوو جەستەیدا نەبەزیتن بەڕاستی ئەمەش پێویستی بە مەشق و ڕاهێنانێکی زۆر زۆر چاکە ئەم ئەنجامشکە ئێستا بەدەستینە بەڕاستی ئەوە ماندووبوونی 10 ساڵە دەستخۆشی لە هەموو ڕاهێنەرانی دەکەم کە مەشکیان بە محەممەد داوە مامۆستا ناسرە مامۆستا ئاغلانە مینیشە لە مدەری بەشی ئەزنەوی بوو پشتگیری یەکێتی تێنیسی هەولێر بەڕاستی ڕێکخراوی یاریزانی تێنیسی کوردستان کە تقریبا ماوەی 2 ڕۆژ پێش پاڵێنێتەکە یاریگاکانیان لەبۆ کراوە بوو هەر وەختێکی چوبانایە دەستخۆشی لە یانەی هەولێریش دەکەم توانیان مەسارفی سەفەرەکەی یاریزانەکان چکە هەرسێک یاریزانیانی هەولێر بوون کە لە ئەستی خۆیان گرت و ڕۆژانەش چاودێری یاریزانەکان دەکرد و سوپاسان دەکەم بەخێر بێن خۆشبی سپاس دەکەین بێگومان محەممەد بوزێدی تەمەەن 16 ساڵان کە دەتوانین بڵێن وەکو یاریزانێکی کورد وەکو یاریزانێکی شاری هەولێر ئەمە دەستکەوتێکی گرنگ بوو بۆ ژیانی وەرشی ئەم خاڵاتانێک کە لە دواوی منی دیارەکەەوە پێشتر بەدەستی هێناوە بەڵێ دەگەڕێمەوە لای ئێوە.